ڕاستێکەی ئەم بابەتە زۆر سپرایز نییە ینی تووشی شۆکمان ناکە پێشببینی کراوە بە تایبەت هەم خۆمان هەم لە ڕێگەی ئەو کەسانی کە شارەزای بواری وزن لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەو هۆژارێماندا کە قۆناغی دوای ئەوە بریتی ئەبێ لەوەی کە حکوومەت عێراق چۆن پەلاماری ئەم بابەتە بات پەلاماری بابەتەکە با نەک پەلاماری شێڵگەنەوتەکان بە بابەتەکە چییە ئەوەیە دوو کێڵگەی نەوتی و گازی زۆر گرنگی هەرێمی کوردستانەیە کە زۆر نزیکە لەو ناوچانەی کە عێراق بە هەر بیانوێک بێ باسی ناوچەی ناکۆکی لەسرە یان ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستانە دوو شێڵگەن دانەیشان شێڵگەی خۆرمەڵەیە کە شادەماری نەوتی هەرێمی کوردستانە هەڵکەوتەی جیۆگرافی کێڵگەکە وایە کە سەر بە کێڵگەنەوتەکانی کەرکووکە لەگەڵ کێڵگەی گازی خۆرمۆر کە ئەمەش دیسانەوە شادەماری گازی سروشتی هەرێمی کوردستانە و سەرەکی ترین کێڵگەی بەرەمێنانی گازی سروشتیە. ئۆکەی ئەرچی پەیوەندی بە ئێستا بە لەسەر نەخشەکە بێت بۆی بە نەخشە بۆتانی ڕوونکەمەوە کە ئەو کێڵگانەکە ئەمە بلۆکەنەوتەکانی هەرێمی کوردستانە ئێوە زانن بێگومان هەرێمی کوردستان زیاتر لە 50 بلۆکی نەوتیە و دابەشبوون بەسەر سێ زۆر بلۆکی نەوتیە هەندێکیان کراوەن ئامادەن فەرم کۆمپانیاکان وەرن سەرمایه‌گوزاری نەوتی تیا بدۆزنەوە هەندێکیان لە قۆناغی گەڕان و پشکنینی زەمین لەرزان کۆمپانیا خەریکە ئەگەڕێ بزانن لە شوێن نەوتەیە و چەند هەیە و چەند نییە هەندێکیان لە قۆناغی بەرەمێنان و پەرەپێدانان یعنی ئێستا نەوتیان لێ دەردەهێنێت جا نەوت بێ یان غاز بێ ئەمە شێڵگەنەوتیەکان ئەوەی کە حەزەکەم هایلایتی کەم قسەی لەسەرکەین ئێرێ ئەمە شێڵگی خۆرمەڵەیە لێرە باشە ڕۆژانە زیاتر لە 165 بۆ 170 بەرمیل دواتر بە داتا پێتاڵم توانای بەرهمێنان و ئاسی بەرهمێنانی ئەم شێڵگەیە ڕێکس ینی ناوچەیەکایە هێڵی تەماسە ناوچەیەکی بەردەبازە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا کۆمپانی نەوتی باکوورەڵێ ئەوە هی ژێر قەڵەمڕەوی ئێمەیە ئێوە داگیرتان کردووە و ئەوە لە ماوەی ڕابردوشا چەند جارێک کەم تازە و نقورچیان لەم بابەتە گرتووە بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەم بابەتە تەواو سیاسیە ئەم هەڵمەتی کە حکوومەتی عێراق دەستی پێ هەڵمەتێکی سیاسی و ئەژینە ئەوە ئێمە بە زەبری هێز نەمان گرتووە و چەند ساڵەوە بەرهێنانی تیاکەین ئەم بەشەی دیکەش ئەمەش کێڵگەی چییە خۆرمۆرە ئەمە غازی سروشتی لێ بەرەمێنرێت ڕۆژانە 12000 بەرمیل کۆندنسەیتی لێ بەرەمێت کۆندنسەیت گازێکی زۆر شلە هەرێمی کوردستان ئەم نەوتە گازێکی زۆر شل وایە کە نەوتە ئەی کات تێکەڵی چیەکە تێکەڵی بۆرەی نەوتی کوردستانیەکە کواڵیتی نەوتەکەی پێ بەرزەکاتەوە ئۆکتەین و با بڵێن کواڵیتی ئەو نەوتە کە هەیە پێی بەرزەکات باش 440 ملیۆن مەتر سێجا لە گاز ڕۆژانە بەرەمێنرێ لەم خۆرمۆرە بۆ بەرەمێنانی کارەبا لە هەمان کاتە ئەوەی کات جێگەی سەرنجە 1100 تۆن لە LPG بەرەمێنرێت بۆ ئەو غازی ماڵان ئەمە لە شێڵگی خۆرمۆر کە ئێستا قەرار وایە و بڕیار وایە سەرمایه‌گوزاری زیاتی تێدا بکرێت و کۆمپانیانی کە سەرکارە نێرە وەربەرهێنانی زیاترکەن ئۆکێ باش ئەمە سەبارەت بەو بلۆکەنەوتیانەیەکەن حەزم کرد سەرنجتان ڕاکێشم بۆ هەڵکەوتەی جیۆگرافی بلۆکان بووی کاتێ باسی شێڵگی خۆرماڵە ئەەکەین بۆ مەسەلەن حکوومەتی عێراق نەیوت کێڵگەیە تروش بۆ نەیوت بلۆکی هەولێر بۆ باسی شێخانی نەکرد بۆ باسی شوێی نەکرد بۆ باسی ئەمەی کرد ئەمە پەیوەندی بەو بابەتەیە کە ئێستا حەزم کرد بۆتانی باسم کە پەیوەندی بە هەڵکەوتەکەی هەیە و لە ماوەی ڕابردووان بابەتە خوێنرام و جاروبا قسە و باسی لەبارە کراوە و بەڵام پێشبینی کرابوو هەتاوەکو دوای ئەوەی کەیتر بڕارەکەی دادگای فیدراڵی درا سەبارەت بە گرێ بە سەرنەوتەکانی هەرێمی کوردستان ئەمە شتێکی پێشبینی کراوە ئێستا حەزەکەم شتێکی دیکەتان بۆ ڕوونکەمەوە هەر لەسەر ئەم دیوارەی کە لە پشمەوەیە ئەویش پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە ئاسی بەرەمێنانی سێ شێڵگە و بلۆشی نەوتیەوە هەیە لە هەرێمی کوردستاندا کە حەزەکەم بۆتانی باسم ئەمەی ئەم هەواڵە خۆشە چیەوەیە کە پەیوەندی بە کێڵگەنەوتەکانەوەیە کە لە ماوەی ڕابردووە سەرمایه‌گوزاریی زۆری تێدا کراوە بەرهێنانێکی زۆری تێدا کراوە لە ساڵی 2020 کە ڕاستیەکەی ئاسی بەرهێنانی نەوت هەرێمی کوردستان دەگەشتە زیاتر لە 480,000 بەرمیل نەوت ئێستا کەمێک بەهۆی کەمبوونی بەرهێنان لە هەنێ بلۆشی نەوتی لە هەنێ شێڵگەی نەوتی دابەزینی بەخۆبینیە بە تێکرا 430 430 هەندێک جار 450 بە پێی ڕۆژە بە پێی مانگە ئەمە ڕێنجێکە تێکرای بەرەمێنان و هەناردەکردنەوە لە هەرێمی کوردستان و بازارەکانی جا ئێستا بە کێڵگەی خۆرمەڵە ببینین لە ناو ئەو بلۆکە ئەو کێڵگەنەوتیانایی کە هەن کە لێرە
و بەرهێنانی تێدا دەکرێت و کۆمپانیایەکی کوردی سەرکارە لێ بەمثل لە کۆمپانیای کارە گەورەترین شێڵگەی نەوتیە لە سەدا 39 تا 42 کۆی ئەو نەوتەی هەرێمی کوردستان یعنی لە 160,000 بەرمیل نەوت 170,000 بەرمیل نەوت لە کۆی 450,000 بەرمیل نەوت نزیکەی لە 139 بۆ لە 142 کۆی ئەو نەوتاکە کارێمی کوردستان بەرەمێنی هەناردەی دەکات کۆک ئاماژەم پێدا 170,000 بەرمیلە و دوای ئەوەش کۆمەڵێک کێڵگەی دیکە دێن کە ئێستا دێت بەچاوتان دەبینن کە تاوشیە 100,000 بەرمیلە پێشتر 110,000 بەرمیل بۆ تاوشێکی لەو کێڵگانەی کە 10,000 بەرمیل بەرەمێنانی کەمی کردووە و کێڵگی ئەتروشیش 56,000 بەرمیل بریتە لە ئەو بڕەنەوتەی کە لە کێڵگەکەدا بەرهەم دەهێرە و بە نمونە و دوو کێڵگەی ترم بۆ باسکردن وەکو بیانوویەک بۆی بۆ باسەوتان بۆ کەم کە کێڵگەی ئەوە بێگومان شوێنەکانیان بەپی نەخشەکە گۆڕێ بریتە لە چی بریتە لە توانای بەرەمێنانی ئەو شێڵگەی و ئەو بڕی کە ئێستا نەوتەکەی تێدا بەرهەم دەهێنرێت. ئێستا هەر لە بابەتی وزەی ئامێنینەوە ئەوەی کە حەزەکەم بۆتانی باسکەم پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە نرخی وزە بەنزین نەوت گازوایل لە بۆرچەی هەولێر بە نرخی جوملە کە لە بازارەکانە ئەمڕۆ تا کاژێریەک و دووش نزیکەی بەم جۆرە مامەڵی پێواکرێت بەنزینی کار لیتری بە 895 دینارە تورکی بەنزینی تورکی بە تۆن ئەمەیان نرخی جوملەکێتی ئەگەدارمە کۆفرۆشەکێتی 1100 دۆلارە بەنزینی تورکی تۆنی نۆرمال لیتری بە 890 دینار لە بۆرسەی هەولێر ئەوە پەیوەندی بە نرخی بەنزینەوەیە ئێستا حەزەکەم باسی نرخی نەوتان بۆ کەم نەوت کەمێک دابەزینی بەخۆیەوە بینیوە نزیکەی ئەمە 160 تقریبا 19,000 دینار لە بەرمیلێک نەوت کەم بۆتەوە بە 162,000 هەرێمی کوردستان ستانداردی سامانە سروشتەکان و پەیوەندی بە بەغداوە هەیە بە 161,000 دینارە لە نەوتی سپی ماڵان کیرۆسین کە بەکاردێنەتی پەیوەندی بە گازەوەیە گازی بازیان تۆنی بە 645 دۆلارە گازی کار بەرمیلی ئەکە پیاوانەکە وایە لە بۆرسەی هەولێر بەدەست من نییە لە هەنێکی بە لیترە هەنێکی بە تۆنە هەنێکیشی بە بەرمیلە وەکو کار لە جۆری گازەکەی کە بە 200,000 دینار مامەڵی پێوە دەکرێت.